لەگەڵەوەشدا کە کۆماری ئیسلامی ئێران لە نزیکبوونەوەدا لەگەڵ عەرەبستانی سعودیەدا و هەروەها لە ڤێنناژ لە دانوستاندندایە، بەڵام ئەمە بەو مانایە نایەت کە نیگەرانیەکان ڕەواونەتەوە. من نیگەرانیم هەن لەسەر بەرنامەی موشەکە باڵستیکەکانی ئێران و هەروەش لەسەر ئەو شێوازە خێرایی پەرەپێدراوە و بڵاوکردنەوەیشی لە ناوچەکەدا لە ڕێی ئەوانەی سەر بە ئێرانن. هەتا ئێستا ئاشکرا نییە ئایا ڕێگەیەک بۆ سەر لە نوێ وابەستەبوون هەبێت بە ڕێکەوتنەکە ناوەکیەکەوە کە لە وتوێژەکانی ڤێنەدا باز دەکرێت لەسەر بنچینەی ئەوەی چه هەنگاوێک دەگیرێتە بەرەو بە پێ چه ڕێزبەندێک دەبێت و بە چه جۆرێک ڕێک دەخرێت و کام سزایە هەڵدەگیرێت و کام پارەیە سڕکردنی لەسەر لا دەبرێت. لای عەرەبستانی سعودیە هەر تەنها جموجۆڵە ناوچیەکان جێی نیگەرانی نین، بەڵکو فاکتەری تریشان. ئێران دەوڵە جار ئێران وڵاتێکی دراوسەیە، تەواوی ئەوەی ئێمە چاوەڕوانی دەکەین پەیوەندیەکی باش و تایبەتیمان لەگەڵ ئێراندا هەبێت. نامانەوێت ئێران ببێتە کێشەیەکی ئاڵۆز و قورس. دەمانەوێت ئێران گەشە کرد و پەرسەندوو بێت. ئێمە بەرژەوەندیمان لە ئێراندا هەیە و ئێرانیش بەرژەوەندی لە عەرەبستانی سعودیەدا هەیە. نیگەرانی ئێمە ڕەفتارە نەرێنیەکانی ئێرانە، جا لە ڕێی بەرنامە ناوەکیەکەیەوە بێت یان لە ڕێ پشتیوانیکردنەکەی بێت لە میلیشیا لە یاسا دەرچووەکان لە هەندێک لە وڵاتانی ناوچەکەدا، هەروەهاش بەرنامەی موشەکە باڵستیکەکانی. ئەگەرچی پێشتر کۆماری ئیسلامی ئێران خۆی لا دەدا لەوەی باز لەو وتوێژانە بکا کە لەگەڵ عەرەبستانی سعودیەدا هەی بووە، بەڵام لەم هەفتەیەدا بوو دانی بەوەدا ناکە کۆبوونەوەش کراوە. کۆبوونەوەکە بە ئامانجی وتوێژکردن بووە لەسەر پەیوەندی دوولایەنە و لەسەر دۆسیەکانی ناوچەکە. هەمیشە پێشوازی لە وتوێژ دەکەین لەگەڵ عەرەبستانی سعودیەدا، جا لە هەر ئاستێکدا بێت و ئەمەش ڕێبازێکی نوێ نییە بۆ ئێران. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بە نزیک بوونەوە لە نێوان عەرەبستانی سعودیە و هەروەها تاراندا. بۆ ئەو مەبەستەش دوو میوانمان هەیە، ناسر بابەخانی نووسەر و لێکۆڵەر، هەروەها ئەمین سوخرابی نووسەر و شیکەرەوەی سیاسی لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە. کاک ناسر، کاک ئەمین، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاک ناسر لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەڵبەتە ئەم دوو وڵاتە ڕکابەرە سەرەکیە سەرسەختەی یەکتر پێناسە و با بڵێن جۆرە دیدی جیاوازیان هەیە، تەنانەت لە دۆسەی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چۆن ئێستا دێن لێک نزیک دەبنەوە، چۆن دەتوانن بگەنە ئەوەی کە هەر هیچ نەبێ پێناسەکەیان بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لێک نزیک بێت. سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریتان بەخێراتنی کاکە ئەمین سوخابی دەکەم. ئەوەی ڕاستی بێ جیاوازی ڕوانینی عەرەبستانی سعودی و ئێران تەنیا پەیوەست بەم سەردەمی ئێستانەی و تەنانەت لە ڕژیمی پاشایەتیدا ئێمە جیاوازیەکمان هەبوو کە دەکرێت پێ بڵێن شێوەڕوانینی جیاوازی ژیئۆپۆلیتیکی لەسەر بنەمای بەرهەمی بەناوی نەوت کە دایما ئەم کێشەی لە نێو عەرەبستانی سعودیە و ئێرانی ڕژیمی پاشایەتیدا هەبووە. بەڵام بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئەم کێشە ژیئۆپۆلیتیکیە تۆختر بووە بەهۆی ئەوەی کە چەمکێکی دیکە هاتە ئاراوە کەویش بریتی بوو لە چەمکی ئایدۆلۆژیکی. واتە ئەو تعبیرەیە کە لاریجانەی بۆ کۆماری ئیسلامی بەرامبەر بە عەرەبستان دەکاری دەکات و پێی وایە کە ئێران ئوم القوڕای جیهانی ئیسلامی و لەلایەکی دیکەشەوە عەرەبستان ئیدعای ئەوە هەیە کە بەهۆی بوونی حەریمەینی شەریفین مەککە و مەدینە لەم وڵاتەدا ئەوان کە ڕێبەرایەتی دنیای ئیسلام و دنیای عەرەب دەکەن، بۆیە ئەو کێشانە لەم کردەوەدا لە حاستێکی تئۆریک و ئایدۆلۆژیک هاتوۆتە نێو مەیدانێک کە بە تعبیری با بڵێن بەرپرسانی کۆماری ئیسلامی لە بری دیپلۆماسی ئەوان هاوکات مەیدانیش دەکەن لە مەیداندا ڕەنجی داوەتەوە کە ڕەنگە لە سووریا، لە یەمەن، لە لوبنان، لە فەلەستین تەنانەت ئەو کێشانە بە بەردەوامی دەبینین و تەنانەت شەڕی نیابەتیش هەر لەسەر بنەمای ئەم ئایدۆلۆژیە تێکەڵ بە ژیئۆپۆلیتیکە هاتوۆتە گۆڕ. بۆیە بە باوەڕی من تەنانەت ئێستا ئەو دەنگۆیە کە دەکوترێت کۆماری ئیسلامی و عەرەبستانی سعودیا لێکتر نزیک دەبنەوە، بە باوەڕی من ڕەنگە شتێک بێ بەرهەمی هەندێک جەبر بێ کە بە هەردوو لا ساز بوو. یعنی با بڵێن دانوستانەکانی کۆماری ئیسلامی لەویانە لەگەڵ گروپی 5 و هەروەها ئەو کێشەی با بڵێن ئەو شەڕ درێژخایانەی کە عەرەبستان لەگەڵ یەمەنا بووی ساز بوو کە بۆی شەڕێکی زێکجار زۆر قورس و لە هەمان کاتدا ئازاردەر بووە. بۆیە ئەمن پێم وایە بحکمی ئەو جیاوازی ژیئۆپۆلیتیکە و هەروەها ئەو جیاوازی ئایدۆلۆژیکە ئەگەر نزیکبوونەوەی بێ پێمانی بێت نزیکبوونەوەیەکی ئەو تۆپێکە بکرێ لەسەر پەیوەندی بنەمای دۆستایەتی سەیر.
بەڵێ کاک ناسەر کاگەمین دێمە لای جەنابەت بۆ خۆ دەزانی هەم عەرەبستانی سعودیا هەم کۆماری ئیسلامی ئێران هەردووشیان ئەندامن لە دوو ڕێکخراوی گرنگی جیهانیدا ڕێکخراوی ئۆپێک و هەروە ڕێکخراوی کۆنگرەی ئیسلامی بەڵام ئەندامەتیان لەو دوو ڕێکخراوە گرنگەدا نەبووە مایەی ئەوەی کە بڵین زمینەیەکی هاوبەش لە نێوان ئەم دوو وڵاتەدا دروست بێ زمینەیە کە دیالۆگ بڕەخسێنێ لە نێوانیاندا بۆ لە ئێستادا ئەم جۆرە دیالۆگە دەست پێ دەکا و ئەم جۆرە لێک نزیک بوونەوەیە. بڵێ هەروەکو ئەزانین ڕێکخراوی ئۆپێک یان ئەوەی تر کە ڕێکخراوی وڵاتانی ئیسلامیە کە زیاتر وڵاتێکی وەکو لە پاش 1970 کە شۆڕژی ئێران شۆڕژی بەناو ئیسلامی ئێران ڕوویدا ئێران زۆرتر یارمەتی ئەو ڕێکخراوەیدا کە لە بەرامبەر وڵاتانی ڕۆژئاوایی یان ئەمریکا بتوانێت داڵدەی وڵاتانی ئیسلامی بات بە دژی ئیسرائیلیان بە دژی ئەو سیاستانەکە لەلایەن وڵاتانی ڕۆژئاوایی وەک ئەمریکاوە لەوێ جێبەجێکرێت بەڵام ئۆپێک زۆرتر ڕێکخراوەیەک یان ئینستیتۆیەکی ئابووری بووە بە درێژایی مێژوو زیاتر عەرەبستانی سعودی یان سعودی دەستی باڵای بووە بەڵام لەم دوایانە یعنی ئەم وتوێژانەی ئەم دوایەش کە ئێران ئەیەوێت لەگەڵ سعودیە بیکات من پێم وابێ ینی ناکاتە ئەوە کە ئێران و سعودیە بە ڕێکەوتنێکی کۆتایی بگەن و کێشەکانیان چارەسەر بن من پێم وابێ ئێران لە سەروبەندی ڕێکەوتنە لە ئێرانە لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاواییە و ئەیەوێت بە جۆرێک ئەو کێشانە لەسەر خۆی بڕەوێنێتەوە بەتایبەت کە لە کەنداوە کە ئێران کێشەی سەرەکی هەیە و لەباری ئەمنیۆ کێشەی بۆ دروست بووەوە ئیسرائیل نزیک بووەتەوە لە سعودیە و لە ئەمارات و لەو وڵاتانەی تر بۆ نۆم پێم وابێ ئەم وتوێژە کە لە بینی ئێران و سعودیا لە ئارایە بەم بەو مانانیە کە کێشەکانیان چارەسەرەکات و زیاتر ئێران ئەیەوێت کە ئەو بارە قورسەکە لە سەرەتی لە سەروبەندی ڕێکەوتنەوە ئەو بارە ئەمنیەکە لە سەرەتی بە جۆرێک ئەو عەرەب سعودیە سارد بکاتەوە یا سڕی بکات بەیانی بەمانایکی تر جەنابەت پێم دەڵێ کە پێ ناچێت تەنانەت ئەم توێژانە وەها بکەن کۆماری ئیسلامی ئێران بە سیاسەتەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بچێتەوە پێداچوونەوەیەکی ینی بنچینەیی بێ من پێم وابێ ینی سیاسەتی کەلان یان سیاسەتی کەلانی ئێران لە ئاست ناوچەکە وڵاتانی ناوچەکە سیاسەتێکی نەگۆڕاوە بەهۆی یاسای بنەڕەتیەکەی کە ئەو ئیزنەی پێنادا بەهۆی ئەو ئایدیۆلۆژیە کە هەیەی ئەو ئیزنەی پێ نادات کە بیگۆڕێ وەکو استراتژی نا بەڵام لەوانەیە وەکو تاکتیک جاروبار ئاڵوگۆڕێکی بەسەرا بێنێت و هەندێک ڕێکەوتن لەگەڵ وڵاتانە و ڕێکەوتنی ناوچەی لە ڕاستیا بیکە کاک ناسەر جەنابیشت هەمان ڕات هەیە من هەر وەک لە سەرەتای وڵامی پرسیاری پێشودا باسم لێوە کردم ئەوە جێبرێگەوە هاتوۆتە گۆڕێ بۆ هەردووکە بە حکمی ئەوەی کە ئێستا کە عەرەبستان ئەدمینیستریشنێکی نۆ لە ئەمریکا هاتوۆتە سەرکارە ئەدمینیستریشنی بایدن لە شێوەڕوانین لەگەڵ ترامپ بە نیسبەت بە عەرەبستانی جیاوازی سەرەکی هەیە هەروەها کۆماری ئیسلامی ئێستا لە دانیشتەکانی لە بەرجام لەوێنە هەیە بۆیەم پێم وایە ئەو شتە وەک عەرزم کردی ناتوانێت ببێ بە هۆکارێک باڵین پێکەوە دانیشتێکی هێمنانە وەلانانی دژایەتەکان بە یەکجارێکی چون وەک باسم لێوە کێشەکان جگە لەوەی کە کێشە و ئاڵۆزیژی ئەو پۆلیتیکی پێوە دیارە ئێستا ئەو کێشەیە لە قالبی ئایدۆلۆژیشدا خۆی دەرخستووە ئەوم باس کرد و ئێستا ئەو باڵین میلیشیان نیابەتیانە یا پراکسیانەی کە لە ناوچەکەدا هەن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە یەمەن بێ لە سووریا بێ لە لوبنان بێ لە عێراق بێ لە هەموو ئەو ناوچانەدا بە جۆرێک لە جۆرەکان ئەمە دەبینیم ئەو دوو زلی هێزە ناوچەیە بە تعبیرێک بەیەکەوە ئیستکاکی مەنافعان هەیە بۆیە ئەم پێم وایە زیاتر خەتاکە باری سلبی دانیشتەکان دەگەڕێنەوە سەر ئێران کۆماری ئیسلامی کە ئێران هۆکاری ناسەقامگیری ناوچەیە و پێم وایە نێم مل بدا بەوەی کە بە شێوەیەکی هێمنانە کێشەکانی لە عەرەبستان چارەسەر بکە و زیاتر تاکتیکە
ئەم دانوستانانی کە ئێستا لە ڤێننا بەڕێوە دەچن ئەو گفتوگویانەی زلهێزەکانی جیهان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا دەیکەن ئەمە چەندێ ڕنگدانەوەی دەبێ بەسەر سیاسەتەکانی ئێراندا لەوانە نزیک بوونەوە لە عەرەبستانی سعودیە. بەبێ گومان وەک ئەرزم کردی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دانیشتەکان هەرو دانیشتانەی وێنایە، ینی بەر لەوەی ئەلبەتە لە 5 ساڵی ڕابردوودا کە عادل جوبەیر ئەو کاتی لە پارلمانی ئوروپادا باسی لەوە کردکەوتی کۆماری ئیسلامی ئێران گەورەترین پارێزەر و داپۆچیکارە لە تۆریستەکانی ناوچە و دیپلۆماتەکانی کۆماری ئیسلامی لە عەرەبستان دەرکران لە ماوەی ئەو 5 ساڵی ڕابردوودا لە ڕێگای با بڵێن وڵاتێک وەک عمانەوە چەندین جار سیگناڵی دانیشتن لەلایەن کۆماری ئیسلامی بۆ عەرەبستان نێردراوە کە ئەوان وەریان نەگرتووە. بەڵام وەک ئەرزم کردی دوو هۆکار لێرەدا زۆر شۆدانە لە یەکێکیان دەگەڕێتەوە سەر ئەو دانیشتانی وێنە کە بەبێ گومان بە حکمی ئەوەی کە ئێستا ئەو گوشارە ماکسیمۆم پرێشەرە خەریکە هەڵگیرێت دانیشتەکان لەگەڵ کۆماری ئیسلامی خەریکە بە ئاکام بگە هەرچەند بە دوای ئەو کێشەی کە ئێستا لە فەلەستین و ئیسرائیل کە دەکرێت ئەویش بە جۆرێک لە جۆرەکان گرێ بدەینەوە لەسەر ئەو بەحسەی خەریکە بە بۆمبەستیش بگە ئەوەی کاردانەوەکەی لە باری ڕەوانی سیاسی ئابووری کۆماری ئیسلامیدا دەبێت لەلایەکی دیکەشەوە چەند پرسی یەمەنە هەردوو پێرێ کەشتیەکی پڕ با بڵێن گەمێکی پڕ لە چەک و چۆڵی کۆماری ئیسلامی گیراوە لەلایەن ئەمریکا و دەستی پێگیراوە کە بۆ حوتیەکانی یەمەن دەمێتدا بۆیە من پێم وایە بۆ دوو هۆکاری کرد هۆکاری دەوەردە سەرێکی لەو زلێزانە بە شێوەیەکی کاتی و تاکتیکیش بێ ئەوانە ڕەنگە دانیشتن بکەن بەڵام پێم وانێ لەباری استراتیژیەوە ئەمە چاوەڕوانی ئەومان هەبێت نێوانی کۆماری ئیسلامی عەرەبستانی سعودیا بەرەو سەرخانجیگەکی تاتایی بەوە. کاگەمین ئەلبەتە زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ دەکەنەوە وەکو بەرەنجامی ئەم نزیکبوونەوەی عەرەبستانی سعودیە و هەروەها کۆماری ئیسلامی ئێران دەیبینن لەوانە نزیکبوونەوەی تورکیا لەگەڵ عەرەبستانی سعودیە، نزیکبوونەوەی عەرەبستانی سعودیە لەگەڵ سووریادا، هەروەها تورکیا و مصریش ئەو نزیکبوونەوەی کە دروست بووە لە نێوانیاندا. تۆ لە وەڵامی پرسیاری ینی سەرەتایی ئەم بەرنامەیەدا گوتت ئەم و توێژانە پێ ناچێت هیچ ئەنجامێکی ئەو تۆیان هەبێت. چۆن؟ بمعناکە ئەنجامی ئەو تۆ نا، بەڵام بۆ معناکە شتێک بێ کە جێگیر بێ بۆ هەمیشە. من پێم وابێت کە کۆماری ئیسلامی ئەو سیاسەتەکە گشتیە کە بە نسبەت سعودیە و هەندێک وڵاتی تر هەیەتی بەردەوام ئەبێ لەوانەیە لە تاکتیکا بیگۆڕێت. من پێم وابێ تەنانەت نزیکبوونەوەی تورکیە لە سعودیەش ئەوە بە جۆرێک ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی تازەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە دوایەوە کە بایدن هاتووەوە بە جۆرێ ناکۆچی هەیە ناکۆچی هەیە لەگەڵ تورکیا و تورکیە بمە ئەزانێت و توێژەکان لە ڤیەن بەشێکیان سعودیە یان وڵاتانی نەتەنیا سعودیە وڵاتانی ناوچەیە کە کێشیان لەگەڵ ئێرانایە. ئەگە بیرمان بێت لە سەرەتای و توێژەکانە ئەو وڵاتانە داوایان کرد کە ئەبێ کێشەکانی ئێمەش گرێ بدرێت بەو شتانە کە لە ڤیەن باسەگرێ بە کێشە ناوچیەکانی ئێرانەوە ئەگەر قرار بێ لەگەڵ ئێرانە ڕێکەوتنێ بکرێت ئەبێ ئەو بوارانەیشی لەگەڵ ئێرانە باس بکرێەوە ئێمەش تەرەفێک بین لەم مەسئلەکە. وایە چارەسەر ینی هاتنە بەرەوەی تورکیەش و تورکیە جۆرێک تێئگا لەو قەزیە چون تورکیە تەنیا لەوێ نیە ئێمە ئەزانین تورکیا دوای تقریبا 2010 بەولاوە تورکیە استراتژیەکی تری هەیە لە ئاسیای ناوەڕاستە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و ئەوێت ببێ بە جۆرێک پێم وابێت تورکیا دوای هاتنە سەرکاری بایدن ئێوێ ڕۆڵێکی تازەتر بجێڕێەوە جۆرێک وەکو دەسەڵاتێکی ناوچەیی وەکو دەسەڵاتێکی نەک زلهێز بەڵام ڕۆڵێکی تایبەتی ببێ وەکو دەسەڵاتدارێکی ناوچەی و ئەوەیش هەر لە پێناو ئەوایە بە نەزەری بە بڕوای من کە خۆی نزیکە کاتۆ لە سعودیە. ئەوبەتە لەگەڵ هەموو ئەو باس و خواسانەی کە لەسەر ئەم لێک نزیکبوونەوەیە دەکرێت هێشتا کۆبوونەوەکانی ڤیەننا درێژەیان هەیە بەڵام مەرجنێ لەو کۆبوونەوانەدا هەر تەنها باس لە وابەستەییەکان بکرێ بە ڕێکەوتنە ناوچیەکەوە.
تێگەیشتێکی زۆر و نیگەرانیەکی ڕەوا هەن لای هاوبەشەکانماندا لە ناوچەکەدا پێم وایە پێویستە ئامادە بین نەک هەر بۆ پەیوەندیکردن لەگەڵ ئێرانیەکاندا وەک ئەوەی دەستمان پێکردووە لەسەر گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە بەڵکو لە پێناو بەدەستهێنانی بەرەو پێشچوون تا هاوبەشەکانمان لە ناوچەکەدا پێکەوە بەشداریان هەبێت لە کەمکردنەوەی ژینگەی نائارامی لە ناوچەکەدا. بەلای هەر هیچ نەبێ بەشێک لە ئەمریکاییەکانەوە زۆرێک لە دۆسیەکانی ناوچەکە و بەرەنجامەکانی کەوتونەتە سەر ئەگەر و نەگەری سەرکەوتنی ئەو توێژانەی لە ڤێننا دەکرێن. پێم وایە ڕێکەوتنە ناوەکیەکە زۆر گرنگە و لەوانشە بۆ دۆسیە ئاشتیش لە یەمەن گرنگ بێت جا تا ئەو کاتەی ئێمە سزاکانمان بسەپێنین بەسەر ئابووری ئێراندا ئەوە ئێرانیەکان یەمەن وەک دەرفەتێک دەبینن تا زیان لە ئەمریکا و هاوپەیمانەکانمان بدەن لە پەیوەندیەکی نزیکدام لەگەڵ کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیدا وەک جەیک سۆلیڤان و ڕابماڵی و کاربەدەستانی تریشدا لەسەر دۆسیەی پێویستی گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە. ڕاستە عەرەبستانی سعودیە نیگەرانی هەیە لەسەر بەرنامە ناوچەکەی کۆماری ئیسلامی ئێران بەڵام پاراستنی سنوورەکانیشی بەلاوە ئێجگار گرنگە. هیچ وڵاتێک لە جیهاندا بەوە قایل نابێت میلیشیایان چەکدارە نایاساییەکان لەسەر سنوورەکانی بن ئەمە بۆ عەرەبستانی سعودیش و بۆ وڵاتانی ناوچەکەش جێ قایلبوون نییە ئەمەمان بینی بۆ دەسەڵاتدارانی ڕەوای یەمەن چه بەرەنجامێکی هەبوو هیوادارم حوسیەکان لەگەڵ لایەنەکانی تری یەمەندا لەسەر مێزی دانووساندن دابنیشن تا دەگەنە چارەسەرێک کە شتێکی دروستە بۆ لایەنەکانی یەمەن و بۆ بەرژەوەندی وڵاتانی ناوچەکەش. راپۆرتەکانیش جۆراوجۆرن و لێدوانەکانیش لەسەر ئەم نزیکبوونەوەی عەرەبستانی سعودیە و هەروەها ئێران لێک جیاوازن. ئێمەش ئەو راپۆرتانەی میدیاکانمان بینیون کە هەندێکیان پێچەوانەی ئەوانی تریانە و بێگومان قسەی جۆراوجۆریان تیادان ئەوەی گرنگە بگوترێت ئێران هەمیشە پێشوازی کردووە لە وتوێشکردن لەگەڵ شانشینی سعودیەدا و بەسوودی دەبینیت بۆ گەلی هەردوو وڵات و هەرواش بۆ ئاشتی و سەقامگیری ناوچەکەش. کاکەمین وەکو بۆ خۆشت دەزانی دیموکراتەکان لە ئەمریکادا نیگەرانیەکانی خۆیانیان نەشاردوێتەوە سەبارەت بە بەرنامەی ناوچی ئێران سەبارەت بە بەرنامەی موشەی باڵستیکی ئێران بەڵام لە هەمان کاتیشدا کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی لە واشنگتن جۆرێک لە بە ئاگاهیەوە ینی قسە لەسەر ئەم نزیکبوونەوەی عەرەبستانی سعودیە دەکەن لەگەڵ ئێراندا ئەو جۆرە ئاگاهیە بۆچی؟ من پێم وابێت ینی سیاسەتی گشتی دموکراتەکان بەنی بە ئۆبامایشەوە کە پێشتر لەسەر دەسەڵاتە بوو بە نسبەت کۆماری ئیسلامی ئەوەیە کە ینی جیاواز لە کۆماری خوازەکان یانەوێ ئەو دەرگا کە پێشتر کۆماری ئیسلامی بەڕووی وڵاتانی زلهێز یان وڵاتانی دەسەڵاتدار لە ئاستی جیهانیا دایخست بوو و ئەو دەرگایش دەرگای وتوێژ بوو دموکراتەکان یانەوێ ینی لەو سەری شتەکەەوە بێنەوە ئەو دەرگا لە ئێران دابخەن و هەر لە ڕێگەی دانوستان و ینی یەکەیەکە ئەو کارتە فشارانە کە بەدەست ئێرانوەیە لە ڕێگەی دانوستان و لە دەستی بیهێنە دەرێ هەر بەو بۆنەوە کە ینی لەوانەیە هۆکە ئەو شتێک کە جنابت باست کرد هۆکارەکەی ئەوە بێ کە دموکراتەکان ئایانوێ بە زەحکردنەوەی کۆبوونەوە یان وتوێژەکانی سعودیە و ئێران جۆرێک ینی بە ڕوتینکردنی ئەم بابەتە ئێران بەرەڕووی ئەوە بکەنەوە کە تا ئەنازەیەک مل بدات بە ڕێکەوتن لەگەڵ عەرەبستان و ئەو گرژیانەکە لە ناوچەکە هەیە بە جۆرێک ئەو گرژیانە چارەسەر بکرێەوە لانیکەم نەک بە شێوەی ینی ڕەها بەڵام بە شێوەی ڕێژەیی بتوانێت ینی ئێران لەگەڵ عەرەبستانە ڕێک بخات من پێم وایە ینی ئەمریکا بەشێک لە دەغدەغەیان بەشێ لە کەڵکەڵەی ئەمریکا سعودیە و ئێراناوە دموکراتەکان سیاسەتی نەک دموکراتەکان سیاسەتی گەورەی استراتژی گەورەی ئەمریکا لە ناوچەکە ئەوەیەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆل کا بۆچی لە بەرابەر ینی لە بەرابەر چینە ئایوێ ئەمە بکات پێم وابێ ئەمریکا پەلەیەتی کە کێشەی ئێران یان کێشەی سعودیە و ئێران یا کێشەی خۆی و ئێران بە جۆرێک لە جۆرەکان تێپەڕی بکات چون من پێم وابێ کێشەی داهاتووتر لە ئاسیای ناوەڕاستەیە کە لەوێش تورکیە پورێکی زۆرترە بینێ
کاگ ناسەر لەگەڵ ئەوەشدا کە دیموکراتەکان داکۆچیی زۆر لەگەڕانەوە دەکەن بۆ ڕێکەوتنە ناوچیەکە لەگەڵ ئێراندا بەڵام بەخۆشت دەزانی ینی کۆماریەکان وەکو پێشتریش ڕایەنگەیاندووە هەوڵێکی ئێجگار زۆرە دەن لە کۆنگرێزدا تا ڕێگە لە ئەو بگرن ئەمریکا ببێتەوە بە بەشێک لەو ڕێکەوتنە ناوچیە لە نێوان ئەم جیاوازیەدا ئەمەوێ بزانم یا پێم بڵێ دۆسەی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا چ پێگەیەکی هەیە؟ بێگومان ئەم پێم خۆشەکەوانەیەکی لێرە بکەمەوە و ئیرجا بدەم بە قسەکان بە دوودانە توییتی دوێنێ تام کاتن یەکێک لە سناتۆرەکانی باڵای حیزبی کۆماری خوازی ئەم وڵاتە پارتی کۆماری خواز ئاماژەی بەوەی کرد کە کوتی بوونی کەسایەتێکی وەک خامنەی کە توییتی کردبوو بوونی ئەم کەسایەتی تێروریستیە لە فەزای تویتەریدا چ مانایەکی بێت ئەو ڕێک دوای ئەوەی بوو کە باسی لەوە کرد کوتی ئەگەر حماس چەکدا بنێ بەبێ گومان لە پەیوەندی لەگە شەڕی فەلەستین و ئیسرائیل دەمێت گرێ بدەم لەگەڵ ئەو ئاسایشی نەتەوەی کە باسە لێوە کرد بەبێ گومان دنیا بەرەو سەقامگیری و سوخ و ئاشتی دەڕوا بەڵام ئەگەر بێت و ئیسرائیل داکۆچی لە خۆی نەکا و پارێزگاری لە خۆی نەکا تێدا دەچێت مەبەستم ئەوەیە کە بڵم شێوەڕوانینی کۆماری خوازەکان شێوەڕوانینی دموکراتەکان تەنانەت ئەو ئەنتۆنی بلینکێنە بەر لەوەی کە بێتە وەزیری دەرەوە و ڕاوێژکاری بایدێن بوو باسی لەوە کرد کە ئێمە ئەگەر بێت و لەسەر لە نوێڕێکەوتنامە لەگەڵ ئێران واژۆ بکەینەوە و دەمان هەوێت بە شێوەیەکی درێژخایەنتر بە شێوەیەکی قورس و قایمتر بۆ ئەوەی کە بتوانین سەقامگیری لە ناوچەدا بدیبێن بۆیە من پێم وایە لە پەیوەندی لەگەڵ ئاسایشی نەتەوەییدا شێوەڕوانینی استراتێژیکی کۆماری خوازەکان و دموکراتەکان لە ڕواڵەتدا یەکشتە بەڵام ئەگەر تۆ بێنی سیر بکەیت بە حقیقت لەو ماوەیدا کە بایدێن هاتوتە سەرکارێ من دەتوانم ئەوە بڵم کە یەکێک لە هۆکارەکانی بشێوی زیاتری ناوچەکە بە باوەڕی من سیاسەتەکانی بایدێن بوو بەو حکومەی کە تۆ گە سیر دەکەی کشانەوەی هێزەکانی لە ئەفغانستان کە دوێتێکێک لە استراتێژیەکانی سەرەکی خۆی کشانەوەی هێز لە عێراق کشانەوەی هێز لە ئەو وڵاتانەی کە بەحاڵ هێزەکانی لەوێن بە باوەڕی من ئەو شەڕێکە ئێستا لە ئیسرائیل و لە غەزەدا هەرساز بووە بەشێک دەگەڕێتە سەر هۆکاری نەوی کێشانی نەرمی کێشانی تیمی بایدێنە تۆ دێنی وەختێک حوتەکانی یەمەن لە لیستی تێرۆری خۆت دەرداوی و لە هەمان کاتا دەگەڵ هاوکات کە لە لیستی تۆرۆ دەراژێن دێنین سەرچاونەوتەکانی ئارامکۆ لەلایەن حوتەکانی یەمەن موشکباران دەکرێتەوە موشکانە ئەو چەک و چۆڵان لەلایەن ئێرانەوە بەبەستم ئەوەیە بڵم ئێران هۆکاری سەرەکی ناسەقامگیری ناوچەیە ئیدارەی بایدێن ئوروپا بەگشتی بە دەیان جار ئینگلیس و بەریتانیا و ئاڵمان باسییان لەوە کردو هۆکاری ناسەقامگیری ناوچەکە کۆماری ئیسلامیە ئەو مماشاتەی کە ئێستاکە دنیای با بڵێن ڕۆژ لەگەڵ کۆماری ئیسلامی دەکە دوجار ئەو ناوچەیە بەرەو دەریای خوێن دەبات هیچ شک و گومانی دەوەی دانێت بەڵام زەبر ئەو زەبرەی کە نێوی ماکسیمۆم پرێشەر بین نێوی سودان ئیکۆنۆمیک دیموکراتیزیشن بڵێ هەش نێوێکی دیکەی تۆ لێ بڵێ بوو بە هۆکارێک کە ئێران بچێتە قاڵغی خۆیەوە و تویتە بەناوبانگەکەی خامنەی کە باسی دەکرد نو وار نو نیگۆشیشن ئێستا هاتوۆتە دەرێ لەو قاڵغی وە سیاسەتێکی تاجمی و هێرشبەرانی بەخۆوە گرتووە بۆیە دێنێ لە ڕۆژی قوتسدا ئاماژە بەوەی دەکا و خامنەی دەڵێ بە گەنجێک بە زمانی عەرەبی بە گەنجەکانی فەلەستین دەڵێ ئەگەر ئێوە تا دوێنێ پێرە بەرتان بەدەستەوە بوو ئێستا ساڕۆخی خاڵ ئەنجێوتان بەدەستەوە موشەکی نوقتە زەنتان بەدەستەوە وجهادی ئیسلامی هەر ئەمڕۆ هات باسییان لەوە کە بەڵێ ئێمە موشەکەکانمان چەک و کۆڵچۆڵەکانمان کۆماری ئیسلامی بۆ ئەندابین دەکەن بۆیە ئەمن پێم وایە بۆچوونی کۆماری خوازەکان بەنسبەت پرسی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا بەنسبەت دموکراتەکان ئەوەی کە لە کردەوەدا دەبینێت بۆچوونێکی درسترە بۆچوونێکی ڕاسترە و ئەگەر هەر ئەو تیمەی تیمە ئەمنیەتی بایدێنی کە ئێستا لە سەرکارە بی هەوێ ئەو ئاسایشە بە شێوەیەکی گشتی پارێزێ بەڕاستی دەبێت لە پێش هەموو شتێکدا لە حەولی بار و کۆماری ئیسلامیدا باشە کاک ناسر بەڕای جەنابەت ئەو جۆرە لێدوانە شەڕانگێزیانە کە دەدرێن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەمە کاریگەری دەبێت بەسەر گۆڕینی سیاسەتەکانی ئەم بەڕێوەبەرایەتیەوە یاننا بەڕێوەبەرایەتی ئەمریکا منزور بێگومان ئێستا دەنگۆی ئەوەی هەیە کە دەڵێن ئەو توێژانەی بێن خەریکە بە بۆمبەست بگەن لایانی کۆماری ئیسلامی لەنێو پرۆپاگاندای سیستمی پرۆپاگاندای مێدیای خۆیدا ئێمە لە نزیکەوە بەداداچوونی بۆ دەکەین بە شێوەیەکی پڕ لە درۆ پڕ لە فرتوفێڵ خەریکە بەعزەوەی دەکات کە هیچ بەرپەستێک نەماوە تەواوی گەمارەکان هەڵدەگیرێن و دەیانێت ئەو باری ڕەوانەی بۆ نێوخۆی کۆمەلگا بگوازن بەڵام لە ڕاستیدا تەنانەت باز لەوە دەکەن کە بەڵێ لە
بەگۆڕینەوەی ئەو زیندانە دوتابعەتانەی کە لە نێوان ئەم دوڵاتە پارە وەردەگیرێ ئەمریکا و ئینگلیس هاتن باسەکەیان ئەوە فری بەسەر ڕاستیەوە نییە هەر دوور نەڕۆین ئەو گرتە دەنجیەی فایلە سەوتیەی زەریف کە بڵاو بووە پێم وایە ئیدی حجەتی لەسەر هەموو لایەنە سیاسەکان و دنیای دەرەوە تەواو کرد ئەو باسی لەوە کرد بەڕاشکاوی کوتی ئێمە دەستگای دیپلۆماسی ئەم وڵاتە لە بەرامبەر مەیدان کە مەیدان سەرۆکایەتەکەی سوپای قوتس دەکا و هێزەکانی با بڵێن ئەو کاتی کە قاسم سولەیمانی سەرۆکایەتی دەکرد وتی کە ئێمە بڕیاردەر نین سەبارەت بەو بڕیارانەی کە دەبێت بەنسبەت وڵاتانی دەرودراوسێ دەخۆڵن بۆیە تەنانەت بلینکن ئاماژەی بەوەی کە سەرسوڕهێنەر لەوەیدایە بلینکن تویتێکی کردی باشە دەکاتێکدا ئەمە هیچ پلەیەکمان ئەگەر ئەو دەوڵەتی ڕوحانیش کە مانجێکی ماوەتەوە دوو مانجی ماوە خلاسی بێ دەوڵەتێکی دەکەش بێتە سەرکار چون لە ڕاستیدا لە کۆماری ئیسلامیدا ئەوە دەوڵەتەکان نین کە بڕیار دەدەن بەڵکو ئەوە ڕێبەری باڵای ئەم وڵاتەیە و خۆی ئاماژەی پێکرد کە سەرکۆنەی زەریفی ڕاستە ئێوە سەرۆکی دەستگای دیپلۆماسی دەوڵەتن بەڵام ئەوە دەستگاها و مەرجەهایەکی لە ئێوە باڵاتر کە بڕیار دەدەن بۆیە ئەم پێم وایە بەبێ گومان ئەمریکاش ئەوەی بەچاو لێ و بە تایبەتی کۆماری خوازەکان ئەوەی ڕەسەد دەکەن مۆنیتۆرینگ دەکەن و لێکانی بە قەولی جەنابەت دەفەرمی شەڕەنگێزی بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی دەبینن بۆ دڵنیاتان دەکەمەوە هەر ئاوە بەسادەی و بەسانایی بەرجام پلاس سەر ناکرێت کاک ئەمین لە وەڵامی پرسیارێکی دەنجی ئەمریکادا گەورە کاربەدەستێکی بەڕێوەبەرایەتی نە بە ئا وەڵام دەداتەوە نە بە نا سەبارەت بە بەشداریکردنی ڕاستە و خۆی ئەمریکاییەکان لەم لێک نزیک بوونەوەی نێوان تاران و ڕیازدا ئەم جۆرە وەڵامانەیە ئەم جۆرە تێبینیانەی کە دەدرێن چەندێک پەیوەندی بەوە هەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیدی ئەو بایەخەی نەماوە لە سیاسەتی ئێستاە بۆ لەمە و دوای ئەمریکادا پێم وایە ئەمە ینی ڕێک نەخشەکە گەورەتر ببینین نەخشەکە گەورەتر ببینین بۆ معناکە چەند وڵاتی زلهێز هەن تاجاران وابوو بۆ نمونە ئەمریکا بوو ئینگلیس بوو فەڕەنسا بوو چین بوو رووسیا بەڵام ئەگەر نەخشە گەورەکە ئاوایە بە بڕوای من کە ئەمە ماوەی زیاتر لە 20 ساڵە کە چین بووە بە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئەمریکا هەر بەو بوونەوە بە بڕوای من ینی کلیلی سەرکەوتنی ئەمریکا بەسەر چینە تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان کێشەکانی ئێرانەوە ناگوزارێ و بە بڕوای من ئەو گرنگیە کە کێشەی ناوەکی یان ئەو توێژانە بۆ کۆماری ئیسلامی هەیە ئەوە بۆ ئەمریکا ئەو گرنگیەی نییە ینی بەسمەیەکە و قسەی جەنابەت ڕاستە ئەو گرنگیە کە لەوانەیە ئێرانیەکان بیر بکەنەوە یان ڕای گشتی ئێرانی بیر بکاتەوە ئەو نەکە بۆ ئەوان گرنگە بۆ ئەمریکا بەڕاستی گرنگ نییە کێشەی ناوەکی ئێران من هەروەکو وتم پێم وابێ ئەمریکا ئەوێت ڕێککەوتنێک لە جۆری ڕێککەوتنی پێشوو کە لەگەڵ ئوباما کردی بیکات بەڵام هەندێک شتی پێ زیاو بکە وەکو کێشەی موشکی بالیستیکی وەکو وڵاتە عەرەبیەکانی ناوچەکە کە لەگەڵ ئێران کێشیان هەیە پێم وابێ ئەوانەیش بەشێک ڕێککەوتنێکی جزئی لەگەڵ ئەوانە ئەکەن و شتەکەوانی ئێمە وەکو شتێکی وحی منزەل و هەتایی بیبینین کە ئەگەر و ڕێککەوتنەکرا هەموو شتێک جێبەجێ ئەبێ و هەموو شتێ بە ئاراستەیەکی باشە ئەچێ من پێم وابێ کێشەکان چارەسەر نابن و هەتاکو و کۆماری ئیسلامی بەو سیستەما ینی بەو یاسای بنەڕەتیە یانە و دەستورە کە هەیەی بۆ دەسەڵاتدارانەوە بۆ ئیدۆلۆژیە بێ بە بڕوای من ئەو کێشانە چارەسەر نابن و لەوانەیە جۆری کێشەکان بگۆڕدرێ ئاراستەی قسەکان بگۆڕدرێت لە هەردوو لاوە بەڵام پێم وابێ ئەو کێشانە هەر ئەمێنێ بۆ نمونە کێشەی نێوان سعودیە و ئێران کێشەیەکی مێژوویە ئەمە بەڕێک چارەسەر ناکرێەوە بەرژەوەندی تایبەتیشیان هەیە هەر کامێکیان بەڵێ ئێمە نابێت لێرەدا ئەوەشمان لەبیر بچێتەوە کە وەکو شیکەرەوە ئاماژۆی پێ دەکەن ئەمریکا کۆمەڵی گرفتی لەگەڵ عەرەبستانی سعودیەدا هەیە لەسەر ژمارەیەک دۆسە یەکێک لەوانە دۆسیەکانی مافەکانی مرۆڤە هەر بۆیەشە عەرەبستانی سعودیە هەوڵێکی ڕژ دەداتە ئەم و توێژانەی لەگەڵ ئێراندا سەر بکەوێەوە لێک نزیک بوونەوەکە ببێتە دیفاکتۆیەک.
هەرگیز ڕێکەوتنی لە 100% نییە لە نێوان وڵاتێک وڵاتێکی تردا تەنانەت لە نێوان وڵاتانی کەندا و ئەو وڵاتانەش کە نزیکن لێمانەوە دەبێت جیاوازی هەبێت و ئەوە شتێکی ئاساییە لە ناو یەک خێزانیشدا ناتوانیت بڵێت براکان لە 100% هاوڕان جا لە نێوان دوو بەڕێوەبەرایەتەکەی ئەمریکادا دەشێت بابەتی جیاواز زیاتر بێت یان کەمتر بێت بەڵام لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی بایدندا ئێمە لەسەر زیاتر لە 90% بەرژەوەندیەکانی ئەمریکا و سعودیا هاوڕای ڕێککەوتوین و بە شێوازێک یان شێوازێکی تریش کار دەکەین لەسەر باشترکردنی. محەممەد بن سەلمان جەخت دەکاتەوە لەوەی پاراستنی بەرژەوەندیەکان لە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەیدا بەشێکی ئێجگار گرنگە. ئێمە لە هەوڵی پێکەنانی هاوبەشیدان لەگەڵ هەموو لایەکدا لەگەڵ رووسیا، چین، ئەمریکای لاتین، ئەفریقا و وڵاتانی تریش ئەم هاوبەشیش بەبێ زیان لێدان لە وڵاتانی تر لە بەرژەوەندی عەربستانی سعودیەدایە. هەر چۆنێک بێ لە ئەنگرە سەرسەختەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا بەم نزیک بوونەوەیە زۆر دڵخۆشن. ئێمە پشتیوانی لە هەموو دیالۆگێکی ئێرانی نێونەتەوەی ناوچەی و هەروەها عەرەبیش دەکەین لەو بڕوایەدان بەشداری دەبێت لە ئارامکردنی ناوچەکە و بەهێزکردنی تەوەری بەرەنگاری و بەرەی دۆستان لە کاتێکدا بەرەی دوژمنان لاواز دەکات. کاک ناسر بەڕای جەنابێ ئەگەر بێت و وەکو گریمانەیەک ئەم لێک نزیک بوونەوەی نێوان عەرەبستانی سعودیا و ئێران بێت و بەرەنجامێکی ئەرێنی هەبێت لە ناوچەکەدا چی بەسەر ئەو لایەنانەدا دێ کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن لە لوبنان، لە عێراق، لە سووریا، لە یەمەن، لە بەحرەین و لە زۆر شوێنی تریش؟ زۆر پرسیارێکی باش بوو. لە هەمان کاتدا دەکرێت بڵێن چەشنی پارادۆکسیشی تێدا چون بە حەقیقەت وەک عەرزم کردی سەقامگیری و تەناهی و ئاسایشی ناوچەکە واتە بەمانای تێداچوونی ئەو گروپە پراکسیانەیە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە حمایەت دەکرێن و چەک و چۆڵ و پارەیان لێکدابێت تو کاتێک ئەگەر تۆ کێشە و گرفتێکتم نەبێت لەگەڵ عەرەبستانی سعودیە، کاتێک لە یەمەن کێشەت نەبێت، کاتێک تۆ لە موشک نەدەی بە جیهادی ئیسلامی بۆی کە لەگەڵ ئیسرائیل شەڕ بکات، کاتێک تۆ پارێزگاری لەو میلیشیانە نەکەیدا لە ئەرتەشی سپای دڕندەی سووریا نەکەی بەرجی خەڵکەکەی دەی ئەو کاتی بوونی ئەوانە فەلسفەی بوونی ئەوانە لە بین دەچێەوە بە باوەڕی من ناوچەکە بەرەو ئارامی و سەخامگیری دەڕوە. بەڵام وەک عەرزم کردی ئەوە ئەساساً دەگەڵ ماهیەت و فەلسفەی کۆماری ئیسلامی جیاوازە چون هەر لە سەرەتای سەر هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی سیاسەتی هەناردەکردنی شۆڕش هاتە گۆڕێ، دواتر لە 15 ساڵی ڕابردوودا سیاسەتی پاراستن و سازکردنی پشتوێنەی هیلالی شیعی هاتە گۆڕێ و ئێستاش ئەو چەمکەی کە بە محوەری مقاومەت یا با بڵێن تەوەری خۆراگری باسی لێوە دەکەن. کۆماری ئیسلامی بەداخێکی زۆر گرانەوە دەستەواژەیەکی زۆر سەرنجڕاشێشم ئەوڕۆ بینی وتیان ئەو موشەکانەی کە لە ئاسمانی تەلاویڤ ئەم شۆ دەتەقانەوە پوڵی واکسنی ئەو خەڵکی بێدەرەتان و خەڵکی هەژاری ئێران بوو کە لەژێر دەسەڵاتی ئەم ستەمە بێداددا ژیانیان دەبێتەسەر. بۆیە لە وەڵامی پرسیاری جەنابەتدا زۆر بە کورتی دەتوانم بڵم لە ناوچوونی ئەم گروپانە پەیوەندی بە بابڵم پەیوەندێکی ئەم ئەوێتی هەیە لە نێوان تەناهی و لە ناوچوونی ئەم گروپ هەرچی ڕادەی ئاسایش و ئەمنیەت لە ناوچەکەدا زیاتر بێ پێویستی بە چەک و چۆڵنێ پێویستی و تەنانەت ئەگەر بە شێوەیەکی بەربڵاوتر سەیری بکەین ئەو ئارایشە یا بابڵێن ئەو ئەرێنجمنتە سیاسی لە نێو گروپەکاندانێ باسمان هەروەکەوانەیەکەوە بکەمەوە لێرەدا بە کورتی باسمان لە نزیکبوونەوەی تورکیا و عربستان کرد، بەڵام لە ڕاستیدا هەر عربستان زستانی پارەکە لە فڕۆکە شەرکەڕازەکانی لە مانۆڕێکی نیزامیدا لە یونان لە دەریای مدیترانەدا بەشداریان کرد لە یونان و ئەوە بوو بەهۆی هەڵبەزینەوەی تورکیا. مەبەستم ئەوەیە بڵم ئەگەر بێت و ئەم سەقامگیریە ئەم تەناهیە کە ڕەنگەیەک لە ئەهرۆمەکانی فشارەکانی دموکراتەکان سیاسەتەکان ئەو بێکە هاوڕاکردنی وڵاتانی ئالیانس و وڵاتانی ئەوروپایی لەگەڵ بە پێچەوانی کۆماری خوازەکان کە تەگەڕەوترن ئەگەر بتوانێت ئەمریکا دەورێکی ئەرێنی بژێڕێ و ئەوان بە جۆرێک لە جۆرەکان لەکتر نزیک کاتەوە بۆ ئەوەی کە ئەو تەناهی و ئاساشێ لە ناوچەدا ساز بێ بە باوەڕی گروپەکانی دیکە تێدا دەچن هەرچەند ئەمە لەگەڵ ئەسڵ و جەوهەر و ماهیەتی کۆماری ئیسلامی جیاوازی بنەڕەتی هەیە. کاگەمین نازانم چندێک لەگەڵ کاک ناسردا هاوڕایت، بەڵام ئەگەر هاوڕابی کەواتە جێی خۆیەتی ئەو پرسیارش بکەین ئەگەر وابێ ئەم هەموو دانوستانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بۆ لە ڤێن نابێ، لە نێوان ڕیاز و تاراندا بێ، لە نێوان ئێران و هەر وڵاتێکی تردا بێ. بەرحەڵ سیاسەتی نێودەوڵەتی ئەوە بەشێکە لە دیپلۆماسی و لە سیاسەتی نێودەوڵەتی بۆ چارەسەرکردنی گرژی و کێشەکان و بەرحەڵ
دەسەڵاتدارانی سیاسی و یا دیپلۆماتکاران بۆ بەشێکە لە کاری ئەوان و تا نازێک لەسەر لەگەڵ قسەکەی کاک ناسرا هاوڕام بەڵام لەو بڕوایشام کە ئەمە تەنیا ئێران نییە کە ئەو دەورە ئەجێڕێ پێم وابێ لە ناوچەکە چەندین وڵات هەن و بەشێکیش یەگەڕێتەوە بۆ کولتوری سیاسی ئەو خەڵکە لەوێ ئەژین پێم وابێ چەندێک ئێران دەستی هەیە بێگومان وڵاتێکی درڕندەیە و سیاسەتەکانی تش بە مافەکانی مرۆڤ بەڵام کولتورێک لە بەرابەر ئەوە هەیە ینی کولتورێک هەیە کە هەڵگری ئەوە هەیە کە ببێ بە پرۆکسیا ببێ بە لایەنێک کە شەڕی نیابەتی بکە بۆ ئێران و پێم وابێ سعودیەیش ئەو هەڵگری بەنجۆرێک ئەو کولتورەیە ینی ئەم قسانەکە ئەمەیکەن من وەکو خۆ بۆ معنانیە کە پشتیوانی لە سیاسەتەکانی سعودیە بکرێت. بەڵێ کاک ناسر ئەو جۆرە ڕوانینەی کە لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ینی ئەوە چەند ساڵێکە بە هەمان شێوە لە ئێران دەڕوانرێ لێرەدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی چ ڕۆڵێکی دەبێ یا دەتوانێت چ ڕۆڵێک بژێڕێ بۆ ئەوەی دڵنیاییەک بدا بە کۆماری ئیسلامی ئێران کە ئەڵتەرناتیڤێک بۆ ئەو ڕژێمە هەیە فەرموو. لە ڕاستی دەریەشێک لە هەرێک گرفتە سەرەکیەکانی کۆمەڵگەی جیهانی ئەوەیە وەختێک ئەمە بازەوەی دەکەین دەڵێن ئوروپا بە دەیان جار بەیانی توێمان لەبیر نەچێ ماکرۆن و می و یکەم لەبیر چۆتەوە مێرکێڵ ئەو کاتی هاتن کوتیان کە خۆکاری ناسەخانگیری ناوچە کۆماری ئیسلامیە باسان جیگە لە بەرنامەی ڕێکەوتنی ئەتۆمی باسان لە بەرنامەی موشەکە کرد باسان لە حیمایەتی تۆریزمی ناوچە کرد دەستێوەدان کاروباری وڵاتان کرد باسان لە مافی مرۆڤ کرد کە تەنانەت یەکێتی ئوروپا گەمارۆکانی لە ڕوانگەی لە سۆنگەی مافی مرۆڤ خستە سەر ئێران ئەمریکا سوور دەزانێت کە ئێران یەکێک لە هۆکارەکانی ناسەخانگیری ناوچەیە کاتێک خودی حیزب الله لوبنان سید حەسەن نەسروڵڵاه کاتێک جیهادی ئیسلامی کاتێک گروپەکانی دیکە ڕاستەخۆ کاتێک فەلەستینەکانی فتح باز لە چەمەدان دۆلار دەکەن کە قاسمی سولەیمانی ئەو کاتی لە ڕێگەی هاوپەیمانی هەماهانەوە داوێت بووە ئەمانە هەموو دەرخەری ئەوەن کە دنیا دەزانێت کە کۆماری ئیسلامی بەڕاستی مەترسیەکی یەکجار بالقوە و بالفعل بۆ سەر ئاسایشی ناوچە بەڵام کێشەیەکی وەک بۆ خۆت ئاماژە پێفەرموو نەبوونی ئالتەرناتیڤێکی جدی و متمانە پێکراوە کە بتوانن کاری لەسەر بکەن ڕێک وەک ئەو سێناریۆی مادن ئالبرایت و عراقی سەردەمی کلینتۆن هاتەبووە بەڵام بەداخەوە نە ئەو ئۆپۆزیسیۆنە لەنێو ئێمەدا هەیە نە ئەو فەیسانە بوونیان هەیە و نە ئێستا سیاسەتی با بڵین دەرەوەی ئەمریکا لەسەر ڕێکم چێنج نامەزراوە بۆیە من پێم وایە ئۆپۆزیسیۆن بەداخەوە ناتوانێت دەورێکی ئەوتۆ ببینێ. کاک ئەمین ئەلبەتە کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەوەندەی قسەی لەسەر بەرنامەی ناوچی ئێران هەیە ئەوەندە قسەی لەسەر ئەو دۆسیانە نییە کە پەیوەندیان بە مافەکانی مرۆڤەوە هەیە چی دەکرێت؟ من پێم وابێ ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی یان باشترە با بڵێن دەسەڵاتدارانی سیاسەتی نێودەوڵەتی مافی مرۆڤ زیاتر لەوە کە استراتژی بێ بۆیان تاکتیکە ینی ئەزمموی مێژووی ئەو چەند ساڵە ئەوە دەسەلمێنێکە ینی گرنگیەکی ئەوتۆی نییە بۆیان پێم وابێ لەوانەیە ئەوە جۆرێک ئەرکی ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێرانی بێت کە بەداخەوە بوونێکی وای نییە یاگە بوونێک بێ بوونێکی کارتۆنی و جاروبار کاریکاتۆریە و بەداختریشۆ ینی داخێکی تریج لەسەرەوە ئەوەیە کە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەر وەکو کۆماری ئیسلامی ئەڕواننا ئەو کێشە ناوچەیانەکە بوونی هەیە بۆ نمونە ئەو ئاراستە کە ئێران بەرامبەر بە سعودیە هەیەی لەسەر ئیسرائیل هەیەی لەگەڵ لە سووریە هەیەی بەشێکی زۆریش لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی سەرچاوەگرتو لەو بیرروباوەڕە کە هەیەە بە عەزەمەت و بە گەورەی کۆنی ئێرانی ئەوانیش وا بیرەکە بەداخەوەنی لەوانەیە کێشەی مافی من پێم وابێ سیاسەتی نێودەوڵەتی یان دیپلۆماسی بینەملەلی نێودەوڵەتی ناتوانێت ڕخنە بگرێت لە ئێران ینی ناتوانێت بیکات بە فشارێکی سەرەکی ئەگەر قرار بێت لەوانەیە ئەوە ئەرکی ئۆپۆزیسیۆن بێکە نییە. کاگەمین کاک ناسر سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتن سپاس و پێزانینم. سپاس بۆ ئێوەش.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێزبوو خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵین.